بە نوێنەراتی دەستگای ڕۆناچی بۆ پێگەیاندن و ئیعلام و هەروەها ئامادەکردنی خەڵکانێک بۆ ئیعلام وەکو مەداریس و وەکو تەحافیز و ئەوانەشمان زۆر هەن. دیارە هاتنی ئێمە لێرکانە وەکو داوەتنامەیەکی ڕسمی کە لەلایەن ئیتیحادی عولەما و مەدارسی ئیسلامیەوە کە پێمان گەیشتووە ئیستیجابەمان کرد پێمان خۆش و بەشدار بین لەو کۆڕە فراوانە کە سوودی یەکجار زۆری هەیە. یەک لەوانە کە ناسینی زانایان و هەروەها برایانی دیکەی دیکەمان کە لە هەر چوار پارچەی کوردستان میسانن هەریەکە لەلایەک و لە شوێنێکەوە کە دێ کۆبنەوەیەکی بەرەکەتدارە و پڕ خێرە و سوودمەندە بە گۆڕینەوەی چەندین بیر و ڕا بۆ بەرەو پێشبردننی حاڵی زانایان و هەروەها چۆنیەتی ئەداکردنی دەوری عولەما و هەروەها چۆنیەتی ئەداکردنی بەڕێوەبردننی مەدارسی ئیسلامی لە ڕووی مەنهەجەوە لە ڕووی فکریەوە لە ڕووی ئیجتیماعیەوە و هەروەها دەتوانین ئەوەش باز بکەین بڵێن سوودێکی دیکەی ئەو ملتەقایە ئەو هەفدیتنە بریتیە لەوەی کە دەتوانین لێرکانەوە لە ڕێی پێشکەشکردنی چەندین بابەتەوە و ڕژاندنی چەندین ناونیشانەوە کەوا قسە لەسەر دەکرێتن و پێشکەش دەکرێت لە ئەسنای مناقەشە و مشارەکەکردنی ئامادەبووان بتوانین بیرێکی نوێ دروست بکەین بۆ بەرەو پێشبردننی ڕەوشی حاڵی ئومەتی خۆمانی هەموو کوردستانی برێن هەر چوار پارچەی کوردستان لە ڕووی فکری و لە ڕووی ئیجتیماعی و بەتایبەت لە ڕووی ئەخلاقی کە ئەمڕۆکە هەدمێکی یەکجار زۆر واتە تێشکانێکی یەکجار زۆر پەیدا بووە لە ڕوانگەی ئەوەی کە کۆمەڵە خەڵکانێکی فکری بیانی دوور لە ئاینی ئیسلام دەکرێتن کەوا گەنجەکانمان دەکەن هەدەف و لێکن بە ئامانجی خۆیان بۆ لادانیان لەسەڕی ئیسلام و لەسەر شەقامی ئیسلام لایان بێن. بۆیە پێویستە کە ئەو یەکتری دیتنەی زانان ببێتە هێزێک و ببێتە خڕکردنەوە و کۆکردنەوەی هەموو هێز و تواناکان و قووەتێک بۆ ڕێگریکردن لە وڵاتەی خۆمان و لەو خەڵکانەی خۆمان کەوا لە ئینحرابوون و لە ڕێکخراپبوون و لە ڕێلادان بیان پارێزین و بیان گەڕێنینەوە سەر ڕاستە شەقامی ئیسلام. ئەوە لە ڕووی یەکیەوە لە ڕووی دیکەوەشەوە بتوانین کەوا هەز بە پرسیارەتی خۆمان و مەسئولیەتی خۆمان ئەدا بکەین لەو ئاستەی کە تێیداین لە ڕووی علمیەوە لە ڕووی فکریەوە لە ڕووی ئیجتیماعیەوە لە ڕووی ثەقافیەوە لە ڕووی هەر بوارێکی دیکەوە کە بتوانین خزمەتێک پێشکەش بکەین بە خەڵکی خۆمان بۆ بەرچاوڕوونیان و بەرەو پێشبردنیان و هەروە پارێزگاریکردنیان لە کەلتور و لە ڕۆشنبیریەتی و لە ثەقافەت و لە هەموو حاڵەتەکانی ژیانیاندا. جا ئەوە دەبێت تەمای ئەوە کە زیاتر سوود و قازانج بگەینین بە خەڵکی خۆمان و دەوروبەری خۆمان. بەڕاستیەوەی کە بە گرنگی دەزانم قسەی لێسەر بکەم ئەوەیە کە ئەرکی زانایان لە هەموو قۆناغەکانی ژیاندا ئێمە گەر سەرنجی قورئان و سوننە بدەین دەبینین خی گەورە لە قورئانی پیرۆزدا و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە فەرمودەکانیدا ئەرکی زانایانی دەستنیشان کردووە کە هەر کاتێک زانایان هەستان بە ئەنجامدانی ئەرکی خۆیان چ پیاو بن چ ئافرەت بن چ گەنجن چ پیر بن ئەوە دەستنە ڕیزی ئەو زانایانەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ إن مثل العلماء في الأرض كمثل النجوم في السماء يهتدى بها في ظلمات البر والبحر فإذا انطمست النجوم أوشك أن تضل الهدى. پیغمبر عليه الصلاة والسلام تشبيه زانایانی سەرزەوی دەکا بە ئەستێرەکان بە نوجوم لە ئاسمان دائما كوكبمان هەیە نەجممان هەیە قەمەرمان هەیە شەمسمان هەیە مەجموعاتی شەمسیشمان هەیە. خی گەورە پێغەمبەر صلی الله علیه و سلم تشبیه دەکات بە خۆر و بە مانگ شەمس و قەمەر. پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام عولەما و زانایان تشبیه دەکات بە نەجم بریتین لەو ئەستێرانەی کە هەم ڕووناکی وەردەگرن هەم ڕووناکی دەبەخشن. بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام تشبیهیان دەکات بە ئەستێرەکان لە ئاسماندا ئەستێرەش لە بەرزاییدایە. بۆیە گەر سەرنجی قورئان بدەین خی گەورە سێ وەزیفەی سێ ئەرکی ئەستێرەی باس کردووە لە قورئاندا کەواتە هەمان ئەرکی زانانیشە. زانان وەکو ئەستێرەوان وەزیفەی ئەستێرەش لە قورئاندا سێشتە. یەکەم خی گەورە دەفەرمێ وعلامات وبالنجم هم يهتدون ئەستێرەکان هێما و ڕەمز و دەلیلی نیشاندانی ڕێگان بۆ ڕێبواران بەڵام مەرجی هەموو ڕێبوارێک سەر بەرزکاتەوە کەواتە زانایانیش لە سەرزەوی یەکێک لە وەزیفەکانیان ڕێنماییکردن و هیدایەتدانی خەڵکە
بەس مەرزنی هەموو کەس گویان بۆ بگرین مەرزنی هەموو کە سەر بەرزکاتەوە زانا ببینێ حیساب بۆ زانە بکە دەکرێت لە هەموو قۆناغەکانی ژیاندا خەڵکێکە بن نەک بە قسەی زانیان ئەسڵەن پێچەوانەی زانیان بجوڵێنە بۆیە دلیل و ڕێنماییکەریش دەبێ نابێ زەبر بێ نابێت تون بێ ئەستێرەی لە ئاسماندا کە ڕێبوارێک مسافرێک ڕێنمایی دەکات لێ تووڕە نابێ بۆیە نابێ زانایان بە زمانی زبر مامەڵە لەگەڵ خەڵکدا بکەن ئەگەر زانە بێ بە فیعلی ڕێنمایی کرد بێ نابێ زمانی زبر زمانی تون زمانی هەڕەشە بەکاربێنێ دوم لە وەزیفەی ئەستێرەکان خی گەورە دەفەرمێ وەلەقەد زەیەنە السەماء الدنیا بمەصابیح وەزیفەی ئەستێرەکان لە ئاسماندا ڕازاندنەوە و جوانکردنی ئاسمانە ئاسمان بەبێ ئەستێرە زۆر تاریکە ئینسان هەر تەماشای کە ئاسمان تاریک بێ دڵی تون دەبێ ئاسمان بە ئەستێرەکانەوە جوانە ناو کۆمەلگا وڵاتیش بە عولەما و زانای جۆرا و جۆر کە تەخەسوس و پسپۆری لە هەموو بوارە جیاجەکاندا هەبێ جوانە لە ناو هەر کۆمەڵگەیەکدا تا زانابوونی هەبێ ئەو کۆمەڵگەیەکی جوانە زانایان ڕەمزی جوانی کۆمەلگان بۆیە دەبێ زانە کاتێک ڕەمزی جوانیە بۆ خۆی قسەی جوان بێ ڕەفتاری جوان بێ سلوکی جوان بێ ئیبداع و داهێنانی جوان و گرنگ بکە بۆچی بۆەوەی جوانی باشتر نیشانی کۆمەلگادە سێم لە وەزیفەی ئەستێرەکان خی گەورە دەفەرمێ وجعلناها رجوما للشياطين ئێمە ئەستێرەمان داناوە لە ئاسمان بۆی بە ڕەزمی شیاطین کە شیاطین دەیانێت زانیاری و معلومات وەربگرن کە بە پێی زانستی نوێ دەڵێ هەموو شەوێک 6,000 ئەستێرە دەکشێ 12,000 پارچە ئەستێرە دەکشێ بۆ ڕەزمی شیاطین کەواتە عولەما و زانایانیش لەسەر زەوی دەبێ ڕەزمی هەموو ئەو فکرە و بیر و بۆچوونانە بکە کە زیان بە کۆمەلگا دەگەێنێ خەڵک لە دنیا تووشی نەهامەتی و لە قیامەت تووشی سەرگەردانی دەکات دیارە ئەم مولتەقا و ئەم مؤتەمەرانی کە ئێستا سازەدرێ کارێکی زۆر گرنگە و زۆر پێویستە بۆ مسلمانان هەر چوار پارچەی کوردستان بە تەئکید ئەم مەرحەلەی کە ئێستا مسلمانانی تیا ئەژی پێویستیان بەوە هەیەکەوە کاری ڕێکخراوەی و کاری مؤسساتی ئەنجام بدەن بە ئامانجی ئەوەی کەوا مسلمانان لە هەر چوار پارچەی کوردستان بگاتە ئاستێکی علمی ثەقافی بەهێز بۆ ئەوەی بتوانن وەک نوخبەیەک تەوجیه و تەرشیدی سەرجەم مسلمانان بکەن و بتوانن خەڵکەکە بێنە ئاستی علم و پەروەردە و وعیەکی ئیسلامی باش بۆ خەڵک فراهەم بهێنن بۆ ئەوەی کە بتوانن دواتر ئەگەر خەڵکەکە ئەگەر بەگشتی مسلمانان وعیان هەبوو ئەو کاتە هەموو کەس مەسئولیەتی خۆی ئەزانێ و هەر كلكم راع وكلكم مسؤول عن رعيته باش فهمی ئەو مەسئولیەتە دەکا و ئەزانێ ئەرکی چییە طبعاً بۆ ئەمەش پێویستە زانایان و بانخوازان ئوسلوبی عەسری تازە بگرنە بەر وەک دروستکردنی ڕێکخرا و دروستکردنی مؤسسات و دەستگا و سازدانی کۆڕ و سیمینار و سازدان و گرێدانی مؤتەمەرات و لیقاعاتی دەوری بۆ زانایان بۆ بانخوازان بۆ ئەوەی تعارف و تەنسیق لەگەڵ یەکتر بکەن ڕاگۆڕینەوە و حیوار بکەن دواتر بەحث و بابەتەکانیان نەشر بکرێ و خەڵکی چاپ بکرێ و خەڵکی ئیسفادەی لێ بکە و خاڵێکی ترین گرنگ لەم مؤتەمەر و مولتەقانە ئەوەیەکەوە پێویستە زانایانی مسلمان لە نزیکەوە یەکتر بناسن و ئیعادە نەظەر بکەن لە مەناهیجی مەداریسی علوم شەرعی و لە شێوازی وتاردان و لە چۆنیەتی تەنسیق و جسرێکی تەواصل لە بینی جەماوەر لەگەڵ مسلمانان دروستکەن بۆ ئەوەی جارێکی کە خەڵکی مسلمان شارەزا بێتەوە بە ئیسلام و دۆستایەتی لە بینی ئیسلام و مسلمانانە پێک بێتەوە و لە کۆتاییە مسلمانان تەنیا ئیسلام بەڕابەر و بە پێشڕەوی خۆیان بزانن و بە علمی و بە منهەجی کار لەسەر ئەوە بکەن کە ئیسلام بگەڕێتەوە بۆ سەر شانۆی ژیان و لە ژیانی تاک و کۆمەڵگا و لایەنی سیاسی و دەوڵەتە تەجسید بێ مجەسەد بێ و هەموو ئیشی پێ بکات.